دەرفەتێکی مەزن لە ئەندێشەوە بۆ ئێوە. لەگەڵ ئەندێشە داهاتوێکی گەشت چاوەڕێی منداڵەکانتە. ئێمە شانازی دەکەین بە خزمەتکردنی دەڤەرەکەمان بۆ ماوەی چەندین ساڵ و ئێستاش زیاتر لە هەموو کاتێک ئامادەین بۆ ئەوەی کە منداڵەکانتان بەرەو داهاتوێکی پڕشنگدار ببین. دەپرسن بۆچی قوتابخانەی ئەندێشە؟ چونکە خاوەنی ستافێکی دڵسۆز و ئەزموندارە کە هەر قوتابیەک وەکو تاکێکی تایبەت سیر دەکات. پرۆگرامێکی فێرکاری ڕێکخرا و هاوچەرخ کاوتای ستانداردا نێودەوڵەتیەکانە. لە هونەر و مۆسیقاوە بۆ وەرزش و زانست دەرفەتی پەرەپێدانی بەهرەکان دەڕەخسێنین. ژینگەیەکی ئارام و دۆستانە فراهەم دەکات کە تیایدا منداڵەکانتان هەست بە ئاسوودەیی و خۆشەویستی دەکەن. تەکنەلۆژیای مۆدێرن کە قوتابیان ئامادە دەکەین بۆ جیهانی دیجیتاڵی ئەمڕۆ. ئامانجی ئێمە لە قوتابخانەی ئەندێشە تەنها خوێندن نییە، بەڵکو پەروەردەکردنی کەسایەتێکی تەواوە. ئێمە پابەندین بە پەرەپێدانی بیرکردنەوەی ڕەخنەگرانە، توانای داهێنا، بەرزکردنەوەی بەهاکان و تواناکانی سەدەی 21. ناوتۆمارکردن بە پۆلەکانی 1 تا 9 بنەڕەتی بۆ ساڵی خوێندنی 2025 بۆ 2026 لە قوتابخانەی ئەندێشە ئێستا کراوەیە. پەلە بکە و ئەم دەرفەتە لە دەستمەدا. هەر ئێستا ناوی قوتابیەکەت لە باشترین قوتابخانە لەسەر ئاستی دەڤەری ڕاپەڕین تۆمار بکە.